بسم الله الرحمن الرحيم. طبعا من معك زور يعني هم جانم ديشي عزار زورم هي سندان دكتورم كرت سندان عيادم كرت هل يشوف حبش الدابم هو شربش الدابم ما تقريبا ما إلى رمضان ما بيز ما قدر بيكون خيش زوخ راك ما هو لا بكون كم أقام لا جسم نما هل بدون خوش كوه كم الدكتور زور كرت تاوكو أو دو ما جاء آخري توا كوان من خوشكم بتواعي كواني سندكتورش إقصائي بيني يقربوا تو أنا زيادة هل بيوم أبو للسينما كيشكم دواعي دكتورش كارمندش برز مختبر نايب اختياره نايب دكتورش برز ذاك من هباني دكتور هوا شريف خوجنا وتسترداني أو دكتور خينا بزان سكيدله بيش سيروش هات مكتب دكتور هواري تنفع ساعات شلون السيم دوستوني لون السيم لقاش أشياء سباز بخاراس دخونا خوش كده دوزيوا قلت كيسة جلسر زرقته كيسة شيء أرسل زرق دوزبوا راس دخومني رواني كندلو دكتور دليل شيناكر قلت دكتور جراح لقي دكتور كاوي ليه بقى وان سيركن يترهات مكان وان استوى عمليات دكم إن شاء الله خير لي بس نخوش برا بداخوا كاكاران توشي نخوشي شيبو اگر تماشاكن ها او زرجتي كاغ مبارك بيني اكوانا ها او زرجي بزانا تندا جيري كريا there is a very large well superficial سيستشي هيا زور قوريه تندا حجمه كي تماشاكن 20 زاران 22 زاران 18 سنتيمتر يعني زياتر هانشي قندوره تقريبا هانشي قندوره 20 ب 23 ب 18 سنتيمتر لچند لناو زرجي يعني نك برتقاله كانشي قندوره كتكيا زور قوريه بپشتوانی خوای قوره ان شاء الله لوی حل دکین خوای قوره کاری آسان بکاتن اها خوشویستان اوی دبینن او هنچی یک گندوره لناو زرجیا او تیسه او زردا کما برند کردیا تماشاکا او تیسه کیا تماشاکا همو زرجی داجیر کردیا زور قوره تماشا او تیسه کیا تیسه شی زور قوره او دبینی او هم تیسه کیا استا ان شاء الله دي تقينينو او تسيلي دكينوا بپشتواني خوای گورا اوي اجوانه كان لمهرباني تمام خوش بستان او باش اوي گوزي به بيتين مال جوره دانا لا جيروي بزر دا وكيما بن كري او زرق كيتي دكتور كاظم اتيكا او هم زرجيتي دبينين تسناو زرجي استا كدتين او تيسا كمان او استا كوني دكين بسم الله اللهم لا سهل الا ما جعلته سهلا افتحها اللهم لا سهل الا ما جعلته سهلا وانت تجعل الحزن اذا شئت سهلا استا او رايده تشيتن دبينن او رايده تشيتن او ناو تيستكي رايده تشيتن ابو شوي او رايده تشيتن او بدو صندان بدو زيازان رايده تشين وبي او كي هم سحب دكينو استاكت كي دكينو خوش بستان او ناو تست كمان راچش او تيستكي او كرمكانيتي تماشاكا او دا كان كي او اني كرمان تشايا لنا او كرمانشا استا دمي بشان تام تندم او راچش تماشاي كام بو تند كاغ وليد او 3000 او كيت كا او 2000 او 1000 3200 سي اولا ناو زرجي او نخوشي بو او زي استا كدين دا كان دردينين تمام او زي استا كا بجهازي او درماني تدكين او هي بيتيني دي خين ناوي ناو بيج اوي دا كان كي دربينين كل مكان بيدا كوجين او تارم سنجا 50 سي يعني استا كا او 200 سي او درمانه ما تكر لبو كشتني في او استاكا رايدش خوش لسان او دا كان كيا استاكا او هجوم دست پیدا كدا سي كان دسين او دا كان انا دردينين ابو شوي بسم الله تماشاكا او هجوم كراسر دا كان استا هجوم مان کرد سریان تماشا او دا كان كيا او كرما كان او شر دست بيكر استا شر دستوي خيا دمينين نو صندوق تماشاكا او تماشاكا نو صندوق تماشاكا او كرما كان استا سدكين تدي تماشا استا سدكين او كرما كان دكين او دي سنه كده تينو جوريكا تريشي مبارك دبيني او كرمكات چندر او كرمكيا بيدمن تماشاكا او كرمكيا
هذا الوول دەبینی ئەوە کرمەکەیە بەس نامانێت کرمەکە ئەوها بێتە دەرێ دەمانەوێت لە ناوی بیشێنین ئەو دەریبینین گۆزبێ و دیدانە وخانکردنەوەی کامرێ زۆر گەورەیە ئیندۆستەکە زۆر گەورەیە 2 مەتر دەبی تەمەشا ئەوە کرمەکەیە بۆ بجەوە تەمەشا ئەوە کرمەکەیە دەبینن بۆ بجەوە دیشداشە ماتێ دەبینن دیزاسێکی دێ تەمەشا ئەو کرمە گەورە لە کوردی و عەرەبیە بابێتە دەرێ قەیناکە تەمەشا ئەو کرمەکەیە ئێستا دەری تەمەشا ئەوەم کرمەکەیە لە ناو دەرجی دەردێنم باشە ئەوە ئاخیریتی دەبینن تەمەشاکە چ دەکەین ئێستا خەتۆچکە دەکەین کرمەکەمان گەورەیە دەین بە مەقەسی دەبڕین لە ژۆرێکە و حرەکەی پێ دەکەین تەمەشاکە تەمەشا بۆ حرەکەی کرمەکەی پارتە دەکەین لە بگۆڕە تەمەشاکە ئەوە خانیەکەیە تێکماندا تەمەشاکە بزانێت چ خانێکی گەورەی دروست کرد بەتە جاوز تەمەشاکە بزانە چەند گەورەیە ئەوە هەمووی خانی کرمەکەیە تەمەشاکە دەبینی چەند گەورەیە هەموو خانەکەمان لێ تێکدا ئەوە تەمەشاکە ئەوە بزان کاکە ئەوە خانی دروست نەکردی ئەوە بێلای دروست کردی تەمەشاکە بزان چەند گەورەیە گەورە لە کوێندا لە ناو دەرج هاو دەبینی ئەوە دەرگا تەمەشاکەن ئەو هەموو دەرکەیت کرمەکەتان دیت کە دەرمانهینا تەمەشاکە چ پورتەقاڵەکی نەبوو ئەوان چ گندۆرەکی بوو تەمەشاکە ئەو ئێستا دێن قەپێلکەکەی لێ دەکەینەوە ئەلێ بکانە دەبینن ئەوە بایلیشی ڕێڕەوی زەرداوەکەشی خواردیە لەبەر ئەوەی ئیشاءالله سەهل دەبی خوا گەورەیە ئەوە ئێستا چ دەکەین ئێستا سەقفی خانەکەی لێ تێک دەدەین تەمەشاکان ئەوە سەقفی خانەکەیە ئەوەی لێ تێک دەدەین لەگەرم بە ئەوە خۆشویستان ئەگەر بەس بتەقیبای ئەو کەسێ مردبوو ئەوەی دەرێن هەیە لە ناکاو دەمریتن ئەوە بەس بتەقیبات تەواو مردبوو ئەو ئێستا کە دین چ دەکەین سەقفی خانەکەی بە جوانی لێ دەکەینەوە کاکە ژیان ئێستا ئەوە سەقفی خانەکەیە ئەوە خانەکەیە لە ناو دەرجی خانەکەی دروست کردبوو تەمەشاکە ئەوە هەموو ناو دەرجیتی تەمەشاکەن ئەوە ناو دەرجیتی لە ناو دەرجی ئەوە سەقفی خانەکەمان تێکدا تەمەشاکە ئەوە لە دوو جیان ڕێڕەوەکەی کوون کردیە آخر ڤیدیۆی دەکەم خۆشەویستان ئێستا عەمەلیاتەکەمان خەریکە کۆتایی دێتن ئەوە سەقفی خانەکەیە تەمەشاکەن ئەو لێمان کردەوە سەقفی خانەکەیە ئێستاوە دەردێنین ئەوە ناو دەرجیتی ئەوە خانی کرمەکەیە تەمەشاکە ئەوە خانی کرمەکەیە ئەوە کرمەکەمان هەموو دەرهینە ئەوە جێ خانەکەیە تەمەشاکە ئەوە لای خوارێ دەرجیتی ئەوە جەرگە تەمەشاکە ئەوە جەرگە ئەوەش دەرگە ئەگەر بێنە دەرێت زوم ئاوتیکە تەمەشاکە زوم ئاوت ئەوەش دەرگە تەمەشاکە ئەوە جەرگە ئەوە تیسەی زەرداویە ئەوە ناو دەرجیتی ناو دەرگ تەمەشاکەن دیتان تەسەورتان کردووە ئەلێرکانە کانێکی زەرداوی تەقاندیە ئەلێرکانە کرمەکە تەمەشاکە لێرە کانێشکەش تەقاندیە لە دوو جیان تەقاندیتی تەمەشاکە ئەوە کرمەکە لە دوو جیان ڕێڕەوی زەرداوەکەی کون کردیە خواردیتی ئەو ئێستا کە ئیشاءالله ئیشێکی جوان لێ دەکەین ئەو گۆزانە دەردەینین ئەو درێنێ ئەو سەقفەش دەردەینین و دوو سۆندەی لێدا دێنین بە پشتیوانی خوای گەورە ئیشاءالله عەمەلیاتەکەی کۆتایی هات الحەمدولله ئەو تیسە گەورەمان دەرینە ناو دەرجی بە جیازی لاپەرۆسکۆپی خوا خێری ئەو خێرخوازانە بنووسی کەو جیازانەیان کڕی ئەو گەنجیانە جادا لەوەی کەسی شەق بکرێتن خوای گەورە عاقبەت خێرمان بکە
میهرەبانی دڵسۆزی و لێزانی.